لەبیرم دێ سلێمانی کە دارولموڵکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوغڕەکێشی ئالی عوسمان بوو. کۆمەڵەی هونەری میلی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی لە ڕۆژی 14/11/2023 کاتژمێر 10 سەرلەبەیانی بۆ 6 ئێوارە لە گردی مامەیارە ئاهەنگێکی فەرهەنگی، هونەری، ئەدەبی کلتوری ڕێک دەخا بە بۆنەی یادی 239 ساڵەی دامەزاننی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی. لەبیرم دێ سلێمانی کە دارولموڵکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوغڕەکێشی ئالی عوسمان بوو. کۆمەڵەی هونەری میلی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی لە ڕۆژی 14/11/2023 کاتژمێر 10 سەرلەبەیانی بۆ 6 ئێوارە لە گردی مامەیارە ئاهەنگێکی فەرهەنگی، هونەری، ئەدەبی کلتوری ڕێک دەخا بە بۆنەی یادی 239 ساڵەی دامەزاننی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی. لەبیرم دێ سلێمانی کە دارولموڵکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوغڕەکێشی ئالی عوسمان بوو. کۆمەڵەی هونەری میلی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی لە ڕۆژی 14/11/2023 کاتژمێر 10 سەرلەبەیانی بۆ 6 ئێوارە لە گردی مامەیارە ئاهەنگێکی فەرهەنگی، هونەری، ئەدەبی کلتوری ڕێک دەخا بە بۆنەی یادی 239 ساڵەی دامەزاننی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی. لەبیرم دێ سلێمانی کە دارولموڵکی بابان بوو،